خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین. ئەمڕۆ ڕۆژی ڕاپەڕینی خەڵکی سلێمانی بوو. بەرلەوەی من هیچ شتێک بڵێم و پرسیار ئاراستەی میوانەکانم بکەم حەزەکەم چەند چرکێک گوێ لەو وتەی سەرۆک مام جەلال بگرین کە لە ساڵیادی ڕاپەڕین پێشکەشی خەڵکی سلێمانی ئەکات. ئەمە ساڵیادی ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستانە کە ڕۆژی حوتی مانگ لە سلێمانی خەڵک بە هەمانجی لەگەڵ ڕێخستنەکان و لەگەڵ شانە چەکدارەکان و لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان توانیان بەعەز لەو شارە بەدەربنێن و شاری سلێمانی ئازاد بێت. سلێمانی لەسەر ئاستی عراق یەکەم پارێزگا بوو دوای قەزای ڕانیا کە خەڵک ڕاپەڕی و بەعسی لێ وەدەنرا. ئێرە ئەم نەسوورەکەیە کە ڕۆژگارێک شوێنی ترس و تۆقاندنی کوڕان و کچانی سلێمانی بوو، شوێنی زیندانی کردنی ڕێخستنەکان و پێشمەرگە و لایەنگرانی پێشمەرگە بوو. بەڵام دوای ئەوەی کە ئازاد کرا ئێستا ڕەمزێکە بۆ ئازادی، ڕەمزێکە بۆ ئەوەی هەر کەسێک بێوە زوڵم لە خەڵکی سلێمانی بکات، ئەمە دەرەنجامەکەیە بێت. ڕاپەڕین پڕەتی لە دەستکەوتی جوان، پڕەتی لە ماناو، پڕەتی لە ناوەڕۆکی جوان، بەڵام ئامانجەکانی لە ئێستادا نیگەرانی خەڵکی بەدواوەیە. خەڵکی سلێمانی و خەڵکی کوردستان نیگەرانن لەوەی کە ئامانجەکانی ڕاپەڕین و دەستکەوتەکانی ڕاپەڕین تا ڕادەیەک بەلا ڕێدابراون و خزمەتەکانیش وەک پێویستین. ئەم شەو لە ئەم نەسوورەکەی سلێمانیەوە باس لە حوتی سێ دەکەین، باس لە ئامانجەکان و دەرەنجامەکانی ڕاپەڕین دەکەین. پانۆرامای ئەم شەومان بە میوانداری هەرێک لا بەڕێزان بەڕێز سەرکەوت حەسەن فەرماندەی و کاتی پێشمەرگە، سوپاس کاک سەرکەوت بۆ ئامادەبوون. دەروە بەڕێز جەزا سەید مەجید لێپسراوی مەڵبەندیەکی ڕێخستنی سلێمانی چێتی شمانی کوردستان کە بەڕێزیشتان لە پانۆراما ئامادەن. سەرەتا کاک سەرکەوت پانۆرامایەک لە کورتەیەک لە ڕۆژانی ڕاپەڕینی حوتی سێ کە لە زمناکۆ بۆ ئازاد ئێمە بەڕێوەین باسی ئەوانەمان بۆ بکەیت، چۆن بوو و ئامانجەکانتان چی بوو؟ سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی ڕاپەڕین و گشت شەهیدانی کوردستاندا ئەنەوێنین و لەگەر ڕێز و سڵاویش بۆ هەموو ئەو پێشمەرگە و خەڵکە تێکۆشەر و ڕێخستانی کە لە ڕاپەڕینە هاوکاریان کردووە و ڕۆژی ڕاپەڕینیان بەم ڕۆژە گەاندوو کە ئێستا خەڵکی تایە. پێشتر بەرنمەیەک هەبوو کە شارەکان کە عێراق لەگەڵ کوێتا شەڕی بوو وەزعی عێراق بەرەو خراپی ئەڕۆیشت سەرکردایەتی یەکێتی بیری لەوە کردوانێک کە بە هاوبەشی لەگەڵ هێزەکانی تری کوردستانە ڕاپەڕی ئەنجام بن. فعلەن بەرنمەیان بۆ دانا هەموو ئەو هێزانی کە نادیانە خوارەوە بۆ پارتیزانی لە خوارەوە بوون، هێزەکان لە خوارەوە بوون تا ئەو وەختەی کە وەزعەکە لەبار بوو گونجا لە پێنجی سێ ئێمە لە خوارە لە شارباژێر بووین. کاک منازۆ عومەر هات بۆ ێوان کۆبوونەیەکمان کرد لەگەڵ یا بەتالیۆنی حوتیش لێ بوو لێ بەرنمەیەک دانرا کە حوتی سێ زەماوەند دەکرێت لە سلێمانی. بەرنامە بە تەنسیق لەگەڵ ڕێخستنەکانی شاری سلێمانی لەگەڵ شانە چەکدارەکانە. هەڵبەتە ئەو وەختەش خەڵکی کەش دوای ئەوەی کە ئەوانە دەستی پێ کرد خەڵکیش بوو بە هاوکار و هاوکاریان کرد. ئێمەش کە هاتین بە هانای خەڵکەکەوانی و هاتینەوە بۆ سلێمانی ئەو گەگەیشتنەوە شار خەڵک جۆش و خڕۆشێکی کەی دەست پێ کرد. دوژمن ترسێکی زیاتری لێ نیشت و زووتر تەسلیم بوون بەوەی کە وەک لەوە مقاومەشت بکەن تا نەتیجە گەیشتە ئەوەی کە کۆمەڵی خەڵک هەم لە هاوڵاتی هەم لە پێشمەرگە لەوانە شەهید بوون کە بەری ڕەنجەکەی ئەوە بوو کە شاری سلێمانی ئازاد کرا و ئاخی شوێنیش ئەم نەسوورە بوو کە کۆمەڵی خەڵک تا عاسی بوو بوون. دوایی هەمویان بە سزای گەل و شۆڕش گەیشتن و سلێمانی بە تەواوەتی ئازاد کرا. بەڵێ کاک سەرکەوت زۆر مەسەلەن زۆر جار هەرچەندە ئەمە ڕوونە بۆ خەڵکی کوردستان و ئێستا خۆشبەختانە بەشێکی زۆر لە فەرماندە و پێشمەرگە و خەڵکی ئەو ڕۆژێ ماون، بەڵام چێ ئەندازیار و جێبەجێکاری ڕاستەقینەی ڕاپەڕین بوو لە ڕانیەوە بۆ هەموو کوردستان. بەرنامەکە لە پێشتر کە پارتیزانەکانیان دروست کرد لە ئێرامون هێزی پێشمەرگە کە لە سەرسنوور بانیان کردینوانە کۆبوونیان پێکردین. من ئەو وەختە سەرتی بووم کە کاگنەوشیروان بە ڕەحمەت بێ وانیان کردی بۆ مەکتەبی سیاسی و
مامجەلالیش هەر لەوێ بوو ئاگاداری ئەوان کۆبوونەوەیان کرد بەو ئەوانەی کە تەوعی خۆیان تەوعی کرد و بێنە خوارەوە بۆ پارتیزانی هێزێکی زۆری کۆ کردەوە و داوای لێکردن کە ئەم هێزە لێرە نەمێنێت و بچێتە دی ئەو دی بۆ پارتیزانی و بۆی کوردستان بە چۆڵی نەمێنێتەوانی و بەرەڵا بێت هێزەکە زۆری هات زۆری خۆی نووسی بۆ پارتیزان و تەوزیعیان کردن بەسەر منتیقەکانە لە شارباژێر لە قەراغ لە سووداژ لەو شوێنانی کە بێجگەلەوەی کە چەند مەفرزەیەک پێشتر لە گەرمیان وابوونەوانێ ئەوەی کە تاچیدی زۆرترە کردوانە ئێمە کۆبوونەوەکانمان زیاتر لەگەڵ کاکنەوشیروان بوو خی لێ خۆش بێت کە باسی ئەوەی کرد کە تەنسیقیان کردووە کە ئەم هێزانە بنێن نە خوارەوانێ هەم هاوکاری خەڵک هەم عیلاقەیەک لەگەڵ خەڵکە هەم لەگەڵ شانەکانی ناو سلێمانی و لەگەڵ ڕێخستنەکانی شاد دروستکەن بۆ ئەوەی بەردەوامیەک هەبێت لە شۆڕش کە ئەوەی کە پێڵەن شۆڕش شکستی هێناوە کۆتایی هاتووە ئەوە بە درۆ بخرێتوانە فعلەن ئەوانە هەمووی بە درۆ کەوتوانێ و کە شۆڕش دروست بوانێ و ئێمە خۆمان لەو زمانە کە گەڕین بە منتیقەکانە خەڵکمانە بینی ئاهێکیان پیا هاتەوانێ ینی ئێمە لای حاجی مامەند کۆمەڵی خەڵکمان بینی خەڵکی حاجی مامەوانە بوو ئەمان ناسیم پێشتر کابراایکی لێ بۆ حاجی سعی نابوو دەستی بر بۆ عرزەکە و بۆ خی کرد و تیجاریت کە پێشمەرگەمان بینیەوە نەکەوتینەوە دەست باس و ڕزگارمانە بێت ینی ئێمەش سەمان لەگەڵاکردن کە وەزەکان بەرەو باشی ئەچێت ئامانج و هینی دەستپێکردنەوەی پێشمەرگایەتی و کۆڵ نەدان و بەرەو ڕووی بەعز بوەستینەوانێ ئەوە بەرنمەیەکی باش بۆ خەڵک بوو بە پتەویە کە خەڵک ئەمەلێکی هەبوو ڕاستە خەڵک چەکداری زۆریشی لێ بوو بەڵام چەکدارەکانیش ئەمەلیان بە ئێمە هەبوو لەگەڵەوەشی کە چەکداری حکومت بوون کە شۆڕژ دیسانەوە دروستە بێتەوانێ و ئەو نەهامەتی کە خەڵک تایەتی تاسەر نابێت بەڵێ زۆر باشە گفت گۆی زیاترەکەن کاک جەزا بەڕێستا ئێستا لێ پرسراوی مەڵبەندیەکی ڕێخستنی سلێمانین ڕاپەڕین بۆ ئێوە سمانایەکی ئەرکەکەتان قورسە و خەڵکیش داواکاری زۆرە مەسەلەن من لە چەند ڕۆژی پێش یادی تا پێنجی سێ و ئەمڕۆژ حوتی سێ خەڵک تا ڕادەیەک نیگەرانە لە دەستکەوتەکانی ڕاپەڕین خواست و ئومێدەکان و خۆی جێبەجێ نەکراون هەوڵەکانی ئێوە چی دەبێت بۆ ئەوەی لەگەڵ خەڵکا بن و لەگەڵ کێشەکانی خەڵکا بن و بتوان کێشەکانیش چارەسەر بکەن بڵێ ئێوە حەزبی ڕقەمیەکە لەو سنوورە بڵێ من سپاسانەکەم جارێکتر سەری ڕێز و نەوازش لە بەردەم کێلی شەیدان و شەیدانی ڕاپەڕینە مەزنەکە و هەموو شەیدانی کوردستانە دائەنەوێنم بەڕێزان نیگەرانی خەڵک لەوەیە ئێمە بێ سەیری ڕاپەڕین و مێژووی ڕاپەڕین بکەین پێش ڕاپەڕین کاتی ڕاپەڕینەکە و دوای ڕاپەڕینەکە پێش ڕاپەڕین زروفێکی زۆر ناخۆش بوو زروفێک بوو کەوا خەڵک بە تەواتی ئەترسا ترسی لە بەعز هەبوو ترسی کیمیابارانیان هەبوو ترسی ئاوارە بوونیان هەبوو خەڵک لە ماڵەکەی خۆشی دەرکرا بوو تاجیر کرا بوو ترسی تعریب و تەبعیز هەبوو خەڵک بە تەواتی وای لێ هات و مێدی نەما بوو کیمیاباران ڕوویا بوو ئەنفال ڕوویا بوو هێزی پێشمەرگە بەشێکی زۆریان چوبوونە ئەو دی و هەموو ئەمانە بەڵام هەر لەو کاتەیە ئێمە خۆ هەمومان نەزانین کەوا دوای ئەوەی کەوا کوێت ئازاد کرا ئاهێک بەس ئومێدێک لای خەڵک پێیا بوو کە ئەم حکوومەتە بڕوخێ و خەڵک ئەو ترسەی لە حکوومەت نەما ئەمە وەکو زروفە مۆزوعەکە هەبوو وەکو زروفە زاتێکەش لە کاتی ڕاپەڕین و پێش ڕاپەڕینە خۆ دەزانی بەرەی کوردستانی دروست بوو ئەو حیزبانە هەموو ئەو بەریان دروست کردبوو لە ناوی شانە لە ناو شارەکانە کۆمەڵا ڕێخستنەکانی هەبوو کە ئەمانە کادری زۆر چالاکیان هەبوو ئیشانە کرد ڕاپەڕین حەدەسێکی زۆر گەورە بوو حەدەسێکی زۆر گەورەیە لە مێژووی گەلەکەمانە نیگەرانێکە لەوە هاتووە کە خەڵک ئومێدی زیاتری بە ڕاپەڕین هەبوو ئەجینا ئەگەر ئێمە سەیری هەموو ئامارەکان و داتاکان بکەین من ئەتوانم بڵێم ئیسا لە بەردەستمانە بەڵام هەموو ئامارەکان هینی ئاوەدانی جادا ڕێگەڵبان حاڵەتی هەژاری خەڵک هەموو ئەمانە لە سەیاسە لە سایە دووسە باش بووە بەڵام بەڵێ لە چاو ئەو کاتەی پێش ڕاپەڕین هەموو ئەمانە زیایی کردەوە بەڵام نیگەرانێکە لەوە هاتووە کە خەڵک زیاتری لە ڕاپەڕین ئامادە زیاتری لەوە چاوەڕوان ئەکرد کەوا ئاوەدانی زیاتر ببێت گەشەکردن زیاتر ببێ ئازادی زیاتر بێت نیگەرانێکە لەمەوە هاتووە بە تایبەتیش لەم ئەواخیرانە بەهۆی کۆمەڵێک ئەواقی کەوا دروست بووە کۆمەڵی مەشاکل کە دروست بووە هەموو ئەمانە ئەم بێ مەسلەی بێموچەیە مەسلەی ئەوانە وای کردووە کە خەڵک نیگەرانی هەبێت لەوەی کەوا ناتوانین هەموو
پێویستیەکانی ژیانی خەڵک دابینکەین. نیگەرانەکە لەمەوە هاتۆ کە هیوایان زیاتر بە ڕاپەڕین بوو. خەڵک بەو جۆش و خرۆشەوە کە ڕاپەڕینی کرد بینیمان مناڵ ینی بەو شێوازی کە ئەمان بینی ژن کچ پیاوی پیر گەنج هەمووی هاتە سەرجادا هەمووی هێرشی کرد بۆ مەقەڕاتەکان و بنکەکانی بەعس ئەوە بوو لێکەم ڕۆژە کۆمەڵێ لە مەقەڕاتەکان و لێنەکانی حیزبی بەعس داگیر کرا و ڕۆژی دووهەم هەر مەلابانگان خەڵکی ئەم شاری سلەیمانیە چواردەوری ئەم نەسووریاننا لە بەیانیوانەوە بوو تا ئێوارم ئەمانە لێرە مەقاومەیان کرد لە ئێوارەیە گیرە خۆش دەزانی یەکەم ڕۆژکەوا پێنج مانگ بوو لە ڕانیە دەسی پێکرد دووەم ڕۆژ لە بازیان دەسی پێکرد ئەوەی بازیان بۆ کۆڵێ دەرگایە بوو بۆ ئێرە ئومێدێکی زۆری یا بە خەڵک وە جارێکی تریش ڕادیۆی گەلی کوردستان بەڕاستی ڕۆڵێکی زۆر باشی بینی بە تایبەتی و نیدەانەی کە بڵاویە کردەوە بە تایبەتەوەی کە خۆت وت کە باسی کردگوتی لەزم ناکۆ بۆ ئازاد 1960 برادران ئاگادار بکەنەوە ئێمە ژەگەینە لاتان حوتی مانگ زەماوان بژێڕن ئەمە هەموو خەڵکی وەکۆڵێت لەرزان خەڵکی هیانیەوە هۆش خۆی تەنانەت کۆمەڵێکی زۆر ناڵێم لەوانی کە دەستیان بە خوێنی پێشمەرگە و هاوڵاتی و خەڵکی ئەم وڵاتە سوور بوو بەڵام ژمارەیەکی زۆریان ئەوانیش هاتن ینی بیریان کردوانەیە کەوا بچنە پاڵ شۆڕش بچنە پاڵ ئەوانەی کەوا ڕائەپەڕنەوە بۆوانی کە لەو کاتا خەفیفە هەبوو هەموو ئەوانە جارێکی تر پێشتری چەند ڕۆژە پێشەوە تەنسیق کرابوو لەگەڵ ئەو تەنزیماتەکانی ناو شارە ڕێکەوت بوون کە ئەوانە بێتەقە خۆیان تەسلیم کەن و واش بوو خۆیان تەسلیم کرد و بەڵام تەنها نیگەرانێکی کە تۆ ئەڵێ حەقی خەڵکە ڕاستە خەڵک ئومێدی زیاتری بەو ڕاپەڕینە هەبوو ئەو تەسحی زۆرەی کە درا ئەو هەموو شەهیدە ئەو هەموو برینارە ینی ئەڵێن لە پای ینی ئەکرا زیاتر بکرایەوە خۆشتان نزان لە پێش ڕاپەڕینە ئەم بەڕاستی هەموو خەڵکی کوردستان هەموو خەڵکی ئەم هەرێمە بەدەست بەسەوە ئەیناڵان هەمووی برینارە هیچ ماڵێک نییە لەم بەتای منەوە لە سلەیمانیام کە ئەزانم لە هەموو کوردستانە هیچ ماڵێک نییە شەهیدی نەبێ یا زیندانی سیاسی نەبوو بێ یا نەگیرابێ یا ئازار نەدرابێ یا ڕاو نەنێنرابێ خەڵکیش ئەو حقیقەتی چاگەزانی کە بەهاتە حکوومەت و بەعس تووشی ئەو شکستی نەهێنایە لەکوێت بەڕاستی بەرنامەی هەبوو بەرنمەیەک هەبوو کەوا هەموو یعنی ئەسڵەن سلەیمانیش ڕابگوێزێت ئێمە لەژێر ڕەحمەتی سیاسەتی تەجیر و تەبعیسا بووین بەڕاستی ئەوە بوو خەڵک لە ماڵەکەی خۆشی ڕاوەندرا لە مزمعەکانە ئەو هەموو خەڵکانیان کۆ کردبووە کە ژیانێکی زۆر لە مرگیانە بردەسەر بەڵێ ئەمە ڕوونە کاک سەرکەوت کەسێک ئەگەر ڕۆژی پێنجی سێ لەدایک بوو بیان حوتی سێ لەدایک بوو بێت ئەمڕۆ تەمەنی 30 ساڵە و نیوەی تەمەنی ڕۆیشتووە ئێوە ئەو ئامانج و ئومێدانەی کە لە شاخ لە پارتیزانەکانەوە لە مەفرەزەکانەوە بە ئومێدە دەستان پێکرد توانیوتانە یان بینیوتانە کە ئامانج و ئومێدەکان بەجی بێت یاخود بەڵا ڕێدابرێت ئەزانی خۆی فیالەن ئێمە کە لە دەریشەوە بووین و لەو زمانی پارتیزانیا لە چۆڵەوانیە کابووین نە ئاوادانی تیابوو نە خەڵکی تیابوو نە هیچ شتێک بەڵام شتێکە بوو پێوترا هیوایەک بۆ ئەوەی کە کورد ڕزگاری بێت و بگەڕێتوانێ و ئەم خەڵکەیەک لە دەست نەهامەتی ڕزگاری بێ لە ئازادیا بژی دووەم بژێوی ژیانی دابین بکرێت دووەم دادپەری دادی کۆمەڵایەتی بۆ خەڵک دابین بکرێت سێهەم خەڵک ئەو ئازادیەی کە لە زمانی بەعسا سەرکوت کرابوو بۆی فراهەم بکرێت بە ئارەزوی خۆی قسە بکات بە ئارەزوی خۆی هاتوچۆ بکات ژیانی بەسەر بەرێت لە وڵاتی خۆیان بەسەربەسی بژی ئەمانە هەموو شعارات بوون شعارات بوون کە بێتەوە لە ڕاپەڕین و دوای ئەنجامدانی ئەو پرۆسێ و سەرکەوتنی و دروستبوونی حکومات خەڵک چاوەڕوانی ئەوانەیە کرد جێبەجێ بێت فعلەن لە بدایە تا باشە هات بەڵام وردە ئەمانە بەلاڕیا ڕۆیشتووە یعنی بەهۆی ئەم حیزبە سیاسیانەوە کە دروست بوون و کەوتونەتە دەسەڵاتەوانێ و ئەسڵەن کۆمەڵێک خەڵک هاتوون دەسەڵاتیان گرتووە دەدەست کە هیچ مەفروز نییە لە دەسەڵاتا بن بۆ کۆی کە بە ڕەحمەت بێ مام جەلالی و یەکێتی قەڵایەکی گەورەیە ئەوانەی خەڵکی تێکۆشەر و دڵسۆز و زەحیاندا و هیلاک بوون لە ناو قەڵاکە بن ئەوانەی تریشی لە دەرەوەی قەڵاکە بن بەڵام ئێستاوای لێ هاتو ئەوانەی دەرەوەی قەڵاکە بوون کۆنتترۆلی ناو قەڵاکەشیان کردو بە لاڕێیەکیانە بردووە کە ئەو ئامانجانی کە خەڵک چاوەڕێ کرد بۆی بێتە دی ئەو ئامانجانی کە ئێمە وەکو پێشمەرگە و ڕێخستنەکان و ئەو تێکۆشەرانەی ترکە هەوڵیان بۆ داوە بە لە ساسە بڵێم هاتۆتە دی نەخێر نەهاتۆتە دی و
هیچ حیزبێکی لە چی زۆر نیگەرانن ئەوەی هەبێت کاک سەرکەوت ینی ئەمجات ناتوانانی هەتا سەر تۆ پێی بڕی من ناتوانم هەتا سەر لە من پێشمەرگە بوو ئەبێ هەموو شتێک بۆ من بێت چکە جیل دوای من دێت تەمەنی من بەرەو سەرڕات جیلی کە لە دایکە بێ ئەوکەی کە تۆ باسەکەی لە حوتی سۆ پێنج سیا لە دایک بۆسە 30 ساڵە ئێساڕەتی گەنجێتێتی پێویستی بە ژیانە پێویستی بە وزەرانە پێویستی بە ئازادیە پێویستی بەنانە پێویستی بەوەیە کە بە حڕێتی خۆی بژی قسە بکات و ژیانیشی مسۆگەر بێت یعنی ئەوە جێبەجێ نەبووە کە ئەوەش نەبوو وردەودا ناڕزایەتی لای خەڵک دروستە بێت ئێستش خەڵک کە زۆر شت چاو ئەپۆشە سەرفی نەزەرەکات لەوەی ئەم حکومەتی کورد خۆیەتی ئەجینا مەسەرەن تۆ بێنی تەمقارنەی بکەیت لەگەڵ باساکە لە زمانی باساڵی خەڵک پەلاماری بەدەستی بەتاڵ پەلاماری باسیە ئەمنە کە خەڵک هات چوار دەوری گرت هەمووی چەکدار نەبوو باوەڕەکەی لەوانەیە بە هەمووی 15 کەس چەکی پێ نەبوو کە هاتوو بەڵام بەدەستی بەتاڵ هاتوون خەڵک پەلاماری باسییا چکە بۆ بە داگیرکەری زانی بەڵام ئەم حکومەتە بە هی خۆی ئەزانێت ئەزیەتی بۆ کێشاوە زەحی بۆ داوە ماڵوێرانی بۆ چیمیاباران بووە شەهید بووە هەموو ئەوانە بۆ بە هی خۆی ئەزانێت پێی ناخۆشە ئەم حکومەتە ئەم ئەدایی ئێستای هەیە پێویستە حکومت بە خۆیان بچێتەوانێ یعنی ئەم دەستکەوتانی ڕاپەڕین بە زیندوی ئەمێنێتەوە مە شتێک نێ بڵێ وەڵاخرێتە چاڵە و نامێنێت ئەم دەستکەوتانە بە زیندوی ئەمێنێتەوە بۆ ئەوەی بە بەرزی ڕابژیرێت دایمە لە ژێر ئەم ئامانجانەیە خەڵکی کە بێتە ژێرەوانە ئەبێ ئەم ئامانجانە بۆ خەڵک بۆ جیلەکانی داهاتوو هەم باس کرێت هەم ڕوو کرێتەوە کە من بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کە باسەکەم ئامانجەکانی زۆر وازع بوو بۆ خەڵکو لە خەڵکیشەوە بوو لە خەڵکەوە بۆ خەڵک بوو بەڵام بەداخەوە ئێستا ئەدای حکومت کە یەکێتی بەشێکێتی لەوە ئەو ئەدایانە وەکو پێویست جێبەجێ نابێت ینی مەفروزە بە خۆیان بچێتەوانەیەکێتی لە هەم لە سیاسەتەکانی خۆیان لە تەشکیلی حکومەتە لە ئەو خەڵکانی کە تێکۆ شاون عزیێتیان کێشاوە هیلاگون من نالم هەتا سەر ئەوانە بن بەڵام جیلی دوای ئەوان کە سوکاری ئەوان مناڵەکانی ئەوان ینی ئەوانەی تری کە زەحیدا و هیلاگ بووە ئەو جیلە ڕۆیشتووە بە سەرچەوە بەڵام خۆ جیلی داهاتوو ژیانیش بەردەوامە تۆ ناتوانانی بوەستی لەیە کۆمەڵ خەڵکابی وەستێنی بڵێ هەر ئەمێنە بۆ داهاتوو بۆ خەڵکی باش بێتە پێشەوە جیل بە جیل تێکەڵاویکەیت بۆ ئەوەی ئەو خیبرە و شارەزایانی کە خەڵکی تر هەی بووە لەگەڵ ئەم جیلانەی کە بۆی ئەو بەردەوامی و باشی کە حکومت ئەداکەی باش بێن نەبچڕێت نەک مەسەر خەڵکی بێن هیچ نەزانەوی ئیشێکی بەرەندە سەقەتی بکات و تایەکێکی کاهێنەوە ئەوە چاکاتوانێت ئەوەی کە سەقەت بێت بەعکسەوە حکومت هەم یەکێتی ئەتوانێت کە بەشێکی زۆری ئەم دەسەڵاتەی کوردستان ئەو وەختەشی کە گەورەترین زەرەر و زیان لەو سنوورە بۆ کە یەکێتی تیاوە لە ئەنفال لە چیمیاباران لە دێڕاگواستن لەوانە ینی زۆرترین زەرەر بەر ئێمە کەوتۆ زایدن زۆرترین شەهید لە هەموو مەجالەکانە کە لە ڕوبەڕووبوونەوەکانە بۆ پێشمەگەی یەکێتی بووە ئەمانە هەموو کەس و کاریان هەیە کوڕیان هەیە شتیان هەیە ئەمانە هەموو خەڵکن حەقیان بەسەر یەکێتیەوە هەیە نابێ یەکێتی ئەمانە هیمال کات بە شێوەیە کە لیان نەپرسێتەوە لەوەی کە وڵا ئەمە پێشمەرگەی ئەو کەسوکاری شەیدا خەڵکی تازە چی بکات خەڵکی تازەژە هێنیت وردە جیل بە جیل بە پێویستی تێکەڵ یەکەی لەگەڵیانە ئێمە ناڵین من خۆم شخصە قەت نەموتە هەرچی شت هەیە بۆ پێشمەرگە بێتوانی کە پێشمەگاتیان کردووە زەمانێکە مەسەرن پێشمەگایە هیچ شەهادەیەکی نییە هیچ شتێکی نیە لە ماڵی خۆیان دای بنێ معەزەز مکەڕەم ژیانی تەمین بێتی خۆی ماڵ و مناڵی محتاجی دەستی خەڵک نەبێت بەڵام خەڵکێک بێنە کە دڵسۆز بێ بۆ ئەم وڵاتە عەزیەتی کێشابێ ئەدای حکومەت باشکات یەکێ دانێ مەسەن لە پەرلەمانە کە بتوانێت دیفاع لە خۆی و خەڵکەکەی و دەنگەکانی بکات یەکێ دانێ لە حکومەتا کە بتوانێت بە باشی ئیشەکانی جێبەجێ بکات وەکۆی خەڵکی شیاو بۆ شوێنی شیاو نەگلەوە یەکێ بێنی شارەزایی لە هیچ شتێکانە بێت تۆ بیێنی دای بنیت یەکشت زۆر ناخۆشەکە حەد لە هەموو شوێنەکەغا تەکەتول ئەم حیزبەی ئێمە وێران کردووە یعنی ئەم تەکەتولە نێتە سەرەوەی کە کەسێک هیچی تیا بەسەنیە لەبەری لێچێکە و نزیکات تەکەتولێکێکە بیهێنن بیخەنە سەر شوێنێکەوانێ ئەمە لە ڕابردووە بۆیان ئێستاش لە ڕابردوو تا هاتۆ ئێستا ئەداکە زیاتر بوو ئێستای ترەبێ بە بن بڕکرێت چونکە وەزعی یەکێتی بەڕاستی وەکو ئەوەی کە خەڵک چاوەڕێە کرد بەرەو دواواتێت کەەوە بۆ یەکێتی و بۆ ئەمجادی یەکێتی بۆ سەرەرەکان یەکێتی زۆر ناخۆشە تۆ حیزبێک لەو هەموو پێشکەوتن و باشی و زەحیەوە ئێستا بیت خەڵک لێو تەچێتەوە زۆر ناخۆشە خەڵک نییە لە هەڵبژاردنەکانە دەنگە نەیاتێت کە حیزبی خۆیەتی شەهیدی بۆیاوە بریندار بۆ تایە عەزیەتی تیا کێشاوە دەی سوتاوە ئەنفال کراوە ئەوە کاکسەرکەوت بەڕێزت ئەڵێت مەسەلەن یەکێتی هێز یەکەمی کوردستان بۆ لە ڕاپەڕینە و سەرتاسەری هەرێمی کوردستان دوایی لەگەڵ ژمارەیەک هاوڕێ هاوسەنگەر و هاوخەباتی
هاوخەبات بوون بە دوو حزب ئەمە زیانی لە دەڤەرەکەش و لە گەورەی یەکێتیش نەدا مەسەلەن زۆر مثلەن گەورەترین ینی انشقاق یا جیابوونەوە لە هەر حیزبێک بە تایبەتی من باسی یەکێتیەکەم حیزبێکی گەورەی بۆ یەکێتی گەورەترین زەربە کە خواردێتی بۆی ئەو جیابوونەوەی کە ئەو هاوسەنگەر و هاوبیرانە لە یەکتری جیابوونەتوان و حیزبێکیکەی دروست کردووە کە هەموو خەبات و هیلاک و ماندووبوونەکەی لە ناوی چێتی نیشتیمانی کوردستانە بووە بەڵام بۆ جیابێتەوە بۆ ئەڕاتە دەرەوە بۆ ئەڕات ینی سەبەبی جیابوونەوەکە سەبەبی چوونە دەرەوەکە حەقەوە تەفسیر کرد دەرسی لێوە بگیرێ نەک لەوەی کە مەسەن ئەو ڕۆژە بابڕا کەیفی خۆیەتی ئەمە زۆر خراپە بێمنەتی زۆر خراپە ئەمە لە ناڕزایەکانی خەڵکەوە لە ئەمزادەکانی ڕاپەڕینەوە ئەیڵێت ئەی تابانەوانە مەسەن خەڵک ڕاپەڕینی کردو هێزی پێشمەرگە ئەو هەموو زەحی هیلاکی داوە لەو چۆڵەوانیەوە بە هەم بەنانەس چێ مەسە من پارتیزام و کۆلێکمان بە کۆڵەوە بۆ مەسەرن 15-20 کیلۆ بۆ هەموو شتێکی تیا بۆ بەشی چەند ڕۆژێک خەڵک نەبووە بچێتە ماڵان نام خۆیت و هێنی تیاکەی ئەمە تۆ ئەمە لێکەوژای ئەو ئەمە لە هاتووی هاتۆتە دی ناکرێ من هاتوو ئەمە لە بێتە دی و بۆ خەڵکیشم کردووە و ئەوەی کە جیلەکانی دوای ئێمە ئیسفادەی لێ بکات و تای بژی بەڵام ئەوانە نەبێت لەسەر بیر و ڕای ئازاد کە لەسەر پێشووتر مەسەلەن هەر کەسێک بچووکترین ڕخنەی لە بەعز بگرتایە مەسەلەن بەشێک لە یەکێک لە ئامانجەکانی ڕاپەڕین ئازادی بوو ئازادی ئێستا و ئازادی بینی لە هەرێمی کوردستانە ئازادیە کامەی بینم هەیە ئازادی هەیە خەڵک بە ئارزخۆی قساکات جنێوەیە حتاکو باشی لێ هاتووە کە من قەت لەگەڵوانیم تەشیری شپیەکەن ئەمە ناچێتە بابی ئازادی دیموکراسی و خەڵک حڕێتەیە بەڵام ئازادی ئەوەیە تۆ من لە ناوێکێتیان من بیرێکی جیازمێت تۆش بیرێکیکەوە هەیە بەڵام معنایەوە نێ من و تۆ دژی یەکتری هەردووکمان شتی جیازمان هەیە بۆ پێشخستنی یەکێتی بیرکردنەوەمان جیازە بۆ سەرکەوتنی یەکێتی بۆ بەدەسێنانی دەستکەوتەکانی یەکێتی بۆ بە دیهێنانی ئامانجەکانی یەکێتی ئەمە معنای ناوێ من و تۆ دژی یەکتری بەڵام بەداخەوە هەنێک وای لێ کردووە کە ئەو بیرکردنەوە ئەو بیر و ڕاجیاوازە خراپی تەفسیری بۆ بەستم ئاستی هەموو هەرێمی کوردستانە بۆ ڕۆژنامە نووسان بۆ ئازادی من باسی ئەم سنووراکەم لێرە لەوانەیە مەسەن شوێنێککە بۆ شێوە نەبێت سەرێسە لە سنووری هەولێرا 4-5 کەس قسەیان کردووە لەسەر تەلەڤیزۆن یان لەسەر ڕخنەیان گرتو شتێکیان گرتو ئەدرێن بە محکەمە هەم محکەمەش قسەکردنیش حەدی ئازادیش حەد و حدودی خۆی هەیە هەم بە قانون هەیەی هەم ئەو کەسەش کە قساکات بەقەدەر خۆی ئەتوانێت قسە بکات نەک لەوەی تۆ تەشیر بکەی حکومت بشکێنی جنێو بی قسەی ناشرین سوکاتیکردن ئەمانە بە قانون عقوبات دێ بەڵام تۆ من بیرێکی جیاوازمێ ڕخنە لە تۆگرم تۆ ئەدا خراپە ئیشەکە باش ناکەی خۆ کفر نیە من پێ دەڵم تۆ خراپ ئیشەکەی ئەداکەی تۆ باش نیە بەم شێوەی کە بۆ بیکە ئەوە ناکایتە ئەوەی کە تۆ بێنی من بی بە سەرما و بێنی سزنم بکەیت و عزیێتم بیت و بۆچی قساکەی ئەی خەڵق قسە نەکات لە ئەدای خراپی تۆ خەڵق قسە نەکات لە گەندەڵی تۆ خەڵق قسە نەکات لەسەر خراپ بەکارهێنانی دەسەڵاتەکانی خەڵق قسە نەکات لەسەرەوەی کە تۆ من عزیێتم کێشاو تۆ هیچی نەکردو تۆ هێشتا تۆ بێ عزیێتی من بیت ئەمە ئازادی زەوتکردنە ئەمە زمان بڕینە کە زمان بڕی خەڵک وردە وردە کۆ بێتەوە کە کۆ بۆ تەقیوانێ ئەو ساکە من هەندێک حاڵەتم بینیە زۆر ناخۆشە ئێمە خەڵک مقارنە بک بە بەعس ئەوە زۆر خراپە ینی ئەو پڕێگاتەوەی کە خەڵک لەو پەڕی ناومێدیایەتی شۆڕشێک ئەم هەموو زەحی و هیلاکی و ماندوو بوون و شەهید و بریندار و کەمەندامی ئەوانە بێت و دواییش نەتیجەکەی بێت بەعز بۆ هەموو دڕندەی و خراپی و فاشستیەوانێ و ئەم هەموو زەربەی لە کووردا مقارنەی بکەی بڵێ ئەوان باشتر ینی ئەو پەڕی خراپێت زۆر باش کاک سەرگە و گفتگۆی زیاترەکە کاک جەزا ئەم شاری سلێمانیە ئەگەر سەدا هەشتای بەرەو سەر یەکێتی نەبوو بێ کەمتری یەکێتی نەبوو یان لایەنگر بووە دەنگ دەربووە لە دوای ڕاپەڕینەوە من بۆیە باسی یەکێتی یەکەم لە بەرەوەی هەم ئێوە خۆتان بە هێزی سەرەکی ڕاپەڕینی هەرێمی کوردستان ئەزانوە خۆشتان بە حاکمی حزبیان ئەو شارە و دەڤەرە ئەزانن ناخۆش نییە بۆ ئێوە کە ئێستا ئەبینی لە سلێمانیا ڕخنی تون لە ئێوە ئەژیرێ چی ئەکەن بۆ چارەسەرکردنی ئەو ڕخنانە بۆ لە باوەشگرتنی ئەو ئازیزانەتان کە ڕۆژانێک ئەڵێ پێشمەرکە بووم ئەڵێ ڕێخستن بووم ئەڵێ لایەنگر و دەنگدەری ئەو حەزبە بووم ئێستا لێتان تۆراوە ئێستا لێتان دوورکەوتۆتەوە کە لە ڕاپەڕین لەگەڵتان بە لە ڕاپەڕین سینجی داوەتە گولا لەو ئەمنە سوورەوە بەڵام ئێستا نیگەرانە لێتان چی ئەکەن بۆ ئەوی بتوانن هەم لە ئاستی حکوومەتەوە هەم لە ئاستی حزبە و باوەشێکی گەرم و میهرەبان بن بڵێ وازەحە یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبی ڕقم یەک بوو وازەحیشە لای هەموو خەڵکی کوردستان کە فکری ڕاپەڕین یەکەم جار لای یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەمێکەوە بوو هەتا لە ساڵەکانی 1970 بەرنامەی هەبوو
کەوا جگە لە شەڕی پێشمەرگایەتی لە ناو شارەکانە مانگرتن و خۆپیشاندان و ڕاپەڕین و ئەمانە بکرێن و ئەو کاتەش کە و زروفە مەوزوعی هاتە پێشەوانە ئەو بوو یەکێتی نیشتیمان بە دەست پێشکەری یەکێتی نیشتیمانی کوردستان و هەموو حیزبەکان و هەموو خەڵک بە هاوکاری هەموو لایەک ئەو ڕاپەڕینە کرا و دەنگی گەلی کوردستان ئەو ڕۆڵە باشەی تیابینی ڕاستە لە دوای ڕاپەڕینی یەکێتی حیزبی یەکەم بوو بەڵام لە دوای ئەوە کەوا دەنگەکانی یەکێتی بەرەخوارەوە ڕۆیە و بینین کەوا لە یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە ئەتوانین بڵین 50 بوو بەڵام لە دوای ئەوە دابەزی هۆکارەکەی زۆرە وەکوانی کە یەک باسان کەرە ئەو شقاقاتانە بوو کە ڕوویاوە اینجا هەنگە دەوڵەتی ئیقلیمی هینی ناوخۆ کەوا یەکێتی نیشتیمانی کوردستان باجی ئەو هەڵوێستە نیشتیمانی و نەتەواتیانەیە کە بڕوای پێی بوو کە بە هیچ شێوەیە تەنەزولی لە بیر و بۆچوون و مەبدەئەکان و ئەو بەرنامانە نائەکرد کە پێشتر ئەو شعارانەی کە هەڵی گرتە بوو کە مەسلەی دیموکراتیەت بوو ئازادی بوو مافی چارەنووس بوو هەموو ئەمانەکەوە ئەمە بە جۆرێک لە جۆرەکان دژمنانی کورد ئەمەیان پێخۆش نەبوو بە هەموو شێوازێک ئەمە هەوڵیانە تەسیب بکەنە سەرکێتی نیشتیمانی کوردستان و بچووکی بکەنەوە و منافیسەکانی بەقوت بکەن جارێکی تر شقاقانە کە ڕوویاوە بۆ خۆی کاریگەری زۆر خراپی کردە سەرێکێتی نیشتیمانی کوردستان و لە دوایی شاوەکو بینیمان نەخۆش کەوتنی مامجرال و پێشتریش مامی گەورەمان خوا ئەفریقا ڕابەرەکەمان کەوا چووە بەغاو بوو بە سەرۆک کۆمار بەڕاستی مامجەلال توانی بیسەلمێنێ کە سەرۆک کۆمارێکی سەرکەوتووە سەرۆک کۆماری هەموو خەڵکی عێراقا هەر لە بەسراوە هەتاکو زاخۆ گەورەی خۆی سلمان ئەو گەورەی خۆی سلمان لەو چەند ساڵی کەوا سەرۆک کۆمار بوو دوای بەشکەنەوە نەخۆش کەوت اینجا و شقاقاتانە هەموو ئەوانە کاریگەریان هەبوو ئەمە بووە هۆیەک کە ئێمە نەتوانین وەکو پێویست یعنی خزمەتی ئەو خەڵکانە بکەین کە لە پێش ڕاپەڕین و لە کاتی ڕاپەڕینە سنی خۆیان نابە گولەوانیان شەهید کران مانوو بوون بەو ڕاپەڕینەوانێ ئەمە گلەیەکی لای ئەو خەڵکە دروست کردووە ئێمە لە دوای ئەوەی دوای ئەوەی کەەوە 10 ساڵ تێپەڕی کرد و کۆنگرەمان نەگرت بوو کۆنگرەی 4مان گرت لە ناو کۆنگرە کۆمەڵی ڕاستپاردەی باش و کۆمەڵی قەراراتی زۆر باش دراوە وەکو خۆتان نەزانن بە کۆنگرەی نێبوونەوە ناوزەند دەکرێەوە بالفعل کۆنگرەی نێبوونەوە بوو و توانیمان گۆڕانکاری باش لە پەیڕەوەکەمانە بکەین لە بەرنامەمانە بکەین لە سیاستمانە بکەین لە ئایدۆلۆژیتمانە بکەین لە دنیا بینیمان بکەین لە هەموو ئەمانە ئێمە بەڵام قەدەرەکەوا بوو لە دوای کۆنگرە لە دوای کۆنگرەی 4 ئەو مەسلەی نەخۆشی کۆمەڵێ بربەستی مەسلەی ئابووری و قەیرانی دارایی و موچە و شتانە هاتە پێشەوە بەڵام ئیستا گۆڕانکاریەکان هەمووی دیارەوە خۆتانە بینن ئێمە هەردوو هاوسەرۆکەکەمان بە حەماسێکەوە هەوڵ ئەیەن هەم لە بەغا هەم لەسەر ئاستی هەرێم و هەموو مەکتەبی سیاسیمان سەرکردایەتیمان لە خەمی ئەوەین کەوا بتوانین ژیان و گوزەرانی خەڵک باشکەین شت کراوە بۆ پێشمەرگا بۆ زیندانی سیاسی بۆ هەموو ئەمانە کراوە بەڵام لە ئاست ئەوان نییە ئەوان بە ئومێدێکی کەوە ئەیان ڕوانی ئەو هەموو تەسحیکەیان ئەو هەموو گیانفیدایی کە کردیان ئەو هەموو زیینە ئەو دەستکەوتانەی ئیسا نەیتوانیوە تێری ئەو تموحانەی ئەوان ئەو ئامانجانەی ئەوان ئەو هیوایانەی ئەوان هەمی بێنێتە دی خۆشتان نەزانن ئیسا چەند جیلێک دروست بووە لە دوای ڕاپەڕین کە ئەوانە پێداویستەکانیان زۆرترە بە پێوەی کەوا خۆیان پرسیارەکە بە زۆرشتر بکەم کاک جەزا بۆی ڕاشکاوتر بین ینی لە چەند مانجی ڕابردووە بۆی ڕایبوونی کۆرۆنا و کۆمەڵێک بابەت بەهۆی نەبوونی موچە و خراپی گوزەرانی خەڵک بەقەڕە حزبەکانی ئێوە کە پێشەنجی ڕاپەڕینن ئەسووتا مەسەلەن لۆگۆی حزبەکەتان ئاڵاکەیان ئەهێنانە خوارەوە خەڵک لێتانی گەران من کۆمنتی گەنجێکم بیرەوتی من ئەچمە سەر مەقڕی یەکێتی لەبەرەوەی باوکم یەکێتی بووە لەبەرەوەی نازم بەسەرم حزب ئێستا موچە نادا گەنجێک یا کەسێک کە جیرفانی بەتاڵ بوو ئەو وەختە حزب حکوومەت لە یەکتر جیا ناکاتەوە ئێوە چی ئەکەن بۆ ئەوەی وەڵام دەرەوەی ئەوان بن ئێوە ئەم مێژوە جوان و گەورەیەتان هەیە وانەکەن جارێشتر مەقڕەکەتان سووتێ مەسەلەن خەڵک بچێتە سەر مەقڕەکەتان بەڵێ خۆی کێشەی خەڵک بەڕاستیەوەی کە لەم چەند مانگا ڕوویە مەسلەی کۆمەڵێک کێشە هەیە بڵێن لە پێش هەمیانەوە مەسلەی دەبوونی موچە گرفان بەتاڵی خەڵک هەموو ئەمانە بۆژنا لە منتیقی وەکو هاوکارم باسی کرد ئازادی هەیە دیموکراتیت هەیە خەڵک بەو پەڕی ئازادی دیموکراتیەژی بەڵام کێم کێشەی دارایی و کێشەی نەبوونی موچە و شتانە کێشەی دروست کردووە خەڵک من بەر سەراحەت پێ دەڵێم
ڕقی لە یەکێتی نییە خەڵک یەکێتی خۆشەوێ بەڵام تووڕەن لێمان تووڕەن لەسەر ئەوەی کەوا ئێمە وەکو پێویست لەناو ئەم حکوومەتە کە حکوومەت خۆتان نەزانن ئاوێنەی حیزبە خەڵک لێوە سەیری حیزبەکانەکات لێوە سەیری ئەدای حیزبەکات بزانێ حیزب لەناو حکوومەتە ئەدای چی بۆ چۆن توانیوێتی خزمەتی خەڵک بکە ئاسایش بەرقەرارکە موچەست دابینکە دیموکراتیت ئازادی هەموو ئەمانە خەڵک ئالێەوە سیرەکە لێەوە کە سیرەکە کەم و کوڕی هەیە من زۆر بە سەراحەت ئەڵێم ئێمە ئەوەندەی لەو حکوومەتە دەسەڵاتمان هەبووە کاری باشمان کردووە هەوڵمان ناوە بەڵام خۆش دەزانی بەسەلەی دەسەڵات ئیلاقی هەیە بە پەرلەمانەوە پەرلەمانی لاقەیە بە کورسیەکانی ناو پەرلەمانەوانی ئێمە ئەوەندەی دەسەڵاتمان هەبووە توانیمانە ڕۆڵی خۆمان ببینین بەڵام هەموو جونگە ڕئیسیەکان بەدەست ئێمە نەبووە بە تایبەتی مەلەفی نەوت کە خۆتان نەزانن نەوعێ لە نەوعەکان شەفاف نەبووە بە نەوعێ لە نەوعەکان لەوانەیە گەندەڵی تیا کرابێ فەرهود کرابێت بە شێوازێک بە تەواتی نەخراوەتە خزمەتی خەڵکەوە خەڵک ئەمە لەوە ینی بەرەنگاری بنکەکانی ئێمە بوونەتەوە ئەژنا ئەوە نیە ڕقیان لە یەکێتی بێ چونکە هەموو خەڵکی کوردستان تاریخی یەکێتی چاگەزانن یەکێتی کە دروست بوو کاتی خۆی چۆن دروست بوو لە دوای ئەو شکستە گەورە لە دوای ئەو ئاش بەتاڵە گەورەی کە 150,000 چەگاری هەبوو کورد ئاش بەتاڵی کرد یەکێتی نیشتیمانی کوردستان تەحەدای کرد ئەو یەکێتی دروست کرد دوای شۆڕشی دروست کرد پاش ساڵێک ئێمە خەڵگەزانێ بەرنامەی ئێمە چییە سیاسەتی ئێمە چییە ژنا ڕقی لێمان نییە و ئامادەشن ئێمە ئەتوانین خەڵک ئاش بکەینەوانێ مەجای ئەوە زۆر زۆرە و ئیستا ئەوە ئەش بینیت چەند مانگێکە ئالم لەگەڵ ئەو مەشاکلانە شاکە ڕوویاوە هاتنی خەڵک بۆ ناو ئێمە بۆ ناو یەکێتی نیشتیمانی کوردستان تەنانەت لە لایەنەکانی شەوانێ لە لایەنەکانی شەوە نەگەڵ خەڵکی احتیادی زۆر بەروسەرەوە ئەچێ کێرفەکە زۆر بەروسەرەوە ئەچێ ڕۆژانە خەڵک پەیوەندیمان پێوەکە و یەنە بن بە ئەندام و یەنە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەز ناکەی خەڵک ئەوێت ئێستا بۆ حکومڕانیەکی تەندروست بۆ دموکراتێکی پتە و بۆ ئازادێکی باشتر بۆ خزمەتکردنێکی باشتر ئەو یەکێتیە بێکە لە ڕاپەڕین بوو ئەو یەکێتیە بێکە لە پێش ڕاپەڕین بوو هەز ناکەی خەڵک ئەو خواستی لە ئێوە هەیە و ئێوەش ئەبێت تۆکمەتر بن ئەبێ خەڵکەوە بزانێ ئەوە ساڵی 91 و ئیستا گۆڕانکاری بەسم هێزە مەبەستم بەڵێتە بەڵێ گۆڕانکاری زۆر بووە لە هەموو ڕوویەکەوانە لە هەموو ڕوویەکەەوە گۆڕانکاری بووە ئیستا خەڵک ئەگەر بێ یەکێتی ئەو یەکێتی ئەو ساڵ بەو شێوازە بیرکردنەوە یەکێتی بەو شێوازە نا یەکێتیە بێ خۆی نوێ بکاتەوە ئێمە لە کۆنگری چواریشە توانیمانە خۆمان نوێ بکەینەوە گۆڕانکاری بە هەموو سیاسەتی خۆمان و ئایدۆلۆژیەتی خۆمان و بەرنامەی خۆمان و پەیڕێوی خۆمان و هەمانە بکەین و ئێمە ئەوەی کە هەیە ئیسا هەموو خەڵک هەستی پێکاکەوە گۆڕانکاری زۆر بووە گۆڕانکاری باشمان کردووە ئیسا ئێمە پێگەمان لە ناو جەماوەرە بە قووەترێکە خەڵک ڕووی تێکردوین و ئیسا ئێمە بەپێی ئەو هێزی کە هەمانە لە ناو حکوومەتە کە ئێمە ئەمانەی حکوومەتێکی وا تشکیل ببێ کە حکوومەت بێت لە خزمەتی خەڵکا بێ ئەوەیە کە ئیمڕۆ پەیامی ڕاستەقینەی ئیمڕۆی ئێمە دیموکراتیەت لا مرکزیەتە ئێمە بۆیە ئیمڕۆز و هەموو خەڵکیش هەموو حیزبەکانیش من زۆر لەوانەی کە وەکو مەڵبەندی ڕێخستنی سلەیمانی سەردانم کردوون هەموو هەمان ڕێی ئێمەیان هەیە هەمووی باز لە لا مرکزیە دەکا باز لە دیموکراتیە دەکەن باز لە ئازادیەکەن هەمان ئەو دروشمانەی ئێمە ئەڵێنەوانێ و ئێمە بۆی ئیسا باسی ئەم لا مرکزیەتەژەکەین بۆ ئەوەی بتوانین شەفافیت هەبێ و بەرهێن هەبێ ئاوەدانی هەبێت بڵێ زۆر باش کاک جەزا کاک سەرکەوت بەڕێستان ئێستا ڕاوێژکاری هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستانی بۆ کاروباری ئەمنی چەند گرینگە ئەم ئەزمونەی کۆن لەگەڵ ئەزمموی نوێ تێکەڵ بکرێ بەیەکەوە ئێستا زۆر زمینە لەبارە بۆ حزبەکەی بەڕێستان بتوانن خەڵک ئاشکەنەوە بتوانن وابکەن خەڵک نێتە سەر مەقەڕەکانتان خەڵک لێتان نیگەران نەبێ خەڵک لێتان تووڕە نەبێ و بتوانن چۆن ئەو هێز و بەرەی هەتان بوو لە ناوێکێتیا تۆکمەتر لە حکوومەت نقطەدانن بۆ لاریەکانی حکوومەت و لە خۆجێی بێتتر لە حکوومەتی گشتی بێت بەڵێ هەکۆی کاکجەزاوتی خەڵک لە یەکێتی تووڕێ تووڕەبوونەکەش ئەسبابەکانی ئەوەی بێ ئیشیە بێ موچەیە ئەمانە هینی کارکتەری سەرەچین بۆی کە خەڵک تووڕەیە بەڵام یەکێک لە ڕوکنە ئاساسیەکان بۆ خەڵک دابینکردنی ئاسایش خەڵک کە ئەمنیەتی خۆی سەر و سامانی ماڵ و حاڵی ئەحواڵی هەمووی مەزمون بوو
کەسێ نەیتوانی غەدری لێ بکات تعدای لێ بکات ناحەقی لێ بکات لەوانێت چاوپۆشی لە هەندێک شتیکە بکات بەڵام کە ئەمنیەتی نەبوو ئەوانەشی نابێت یعنی بەشی سەرەکی ژیان پاراستنی سەر و سامانی خەڵکو و ژیانێکی ئاسوودەیە ئەوە بەچی دابینەکرێت بۆی کە تۆ لە ڕێگەی حکوومەتەوانێت لە ڕێگەی دام و دەستگاکانی حکوومەتەوانێت دام دەستگا ئەمنیەکان وەکو پۆلیس و ئاسایش بە تایبەتی و هێزی پێشمەرگە ئەوانە بتوانێت کە ئەو ئازادی کە هەیە خەڵک بەباشی زیاتر بێ و باشتر خەڵک بەباشی هینی بکات بڵێن ممارەسەی بکات لە سایە چیشە لە سای ئەمنیەتێکی باشە ینی مەحفوظ بێت لەوەی کە لێی نادرێت ئازار نادرێت سجن ناکرێت دووهەم بەوەی ئەوەی کە سەرەوت و سامانێکی هەیە خەڵک تعدای لێ نەکاتی نەکات ئەمە ڕێگە خۆشکەرە بۆچی بۆی کە خەڵک تۆ لە دەوری کۆبێتەوە سیقەی بە تۆ هەبێت کە سیقەی بە تۆ بوو یەک لە هەڵبژارنا دەنگە دەیات چکە خەڵک ئێستا بۆ تۆ بە دەنگدان وەکی کاکزاوتی بۆ پەرلەمانوانە کورسی بە دەنگ بێنی ئەمانە هەمووی ئەساسن بۆ ئەوەی کە هەم حکومەت هەم ئەوانی کە لە سەرەوە لە سەرکردایەتی یەکێتی بیلەوە کەنەوانێت کە ئەمنیەت لە پێش زۆر شتی ترەوەیە کە ئەمنیەت مەحفوظ بوو ئەمنیەت هەڵبەت پلانتان هەیە بۆ ئەو کاروبارانە ئەمنیەت بەڵێ بەرنامە هەیە بۆ چاکردنی هەموو ئەوانە من ناڵم کەم و کورتی نییە کەم و کورتی هەیە بەڵام ئەوانە هەموو شتێک قابلی چاکردنە هیچ شتێک لە دەست ئینسان دەرناچێت ئیرادەیەکی باشەیە بۆی کە بتوان شتەکان چاک بکەن من لەگەڵ کات باڵی شاکە قسەم کردو لە سەروانە هەموو هاوکاری و پشتگیریەکی شکات بوو ئەوەی کە ئەم وەزعی کە بە تایبەتی لە سلێمانیا هەیە وەزعێکی جێگیر و سەقامگیر دروست بێت بۆ خەڵک هەلیکاری بۆ دروست بێت کەسابەتی مەحفوظ بێت ئیشوکاری مەحفوظ بێت خەڵک نەچێ غەدری لێ بکات ئەمانە بەرەو پێشچوونە بۆ ئەوەی تۆ بتوانیت لە پەنایەوە ئازادیەکە و فراهەم بکەیت دیموکراسیت بەباشی پەیڕەوی بکەیت هەم مافی چاری خۆنووسینیش لەگەڵ ئەوانی کە خەڵک هەستی بەمانە کرد هەوڵ بۆ ئەوانی کەشەدات ئەو ساکە حکوومەت لە وەزعێکی ئارامی جێگیرە ئەتوانێت ئیشوکارەکانی خۆی بکات بە ئەوەی کە بە عکسی ئەوە شەوانێ ئەگەر ئەو بەرنامانی کە پێشتر هەولیان بۆ داوە هیچی جێبەجێ نەبوو ئێستش بە هەمان شێوە ئەگەر نەکرێت ئەو ساکە فەوزا دروستە بێت هۆی کە دروست بوو خەڵک پەلاماری مقڕەکانی ئەداشتەکانی ئەکاوکۆی کاکزاوتی خەڵک ئەوەی کە چوونەتە سەر مقڕەکانی یەکدە زۆربەی زۆری خەڵکی یەکێتیە بۆ چونکە ناڕازیە لە حیزبەکەی حیزبەکەی پێویستی بۆیە کە ئەم دای مەزرێنێت لە باوکی پرسێتەوە لەم با برای پرسێتەوە کە سوکاری شەهیدە لەوە پرسێتەوە خۆی بە مەغدورە زانێت بچێ بەرامبەر چێ بۆسێتەوەە هەربێ بەرامبەر بە حیزبەکەی خۆی بۆسێتەوە بەڵام کە هاتی ئەم خەتوانە کردووە ئیشی بۆ خەڵک دۆزیەوە ڕێگری و لەوە کرد کە گەندەڵی بکرێت ڕێگری لەوە کرد کە خەڵک زیاڕەوی بکاتە سەر ئەرزی حکوومەت زیاڕەوی بکات لە دەسەڵاتەکانی خراپ بەکاربێنێت ئەمانەی کرد بەرامبەر بە خەڵک بدە لە تۆ کۆ بێتوانێت کە کۆ بوانێ و ئەم ئەدایی تۆشی بینی بە باشی جێبەجێ کرد ئەو وەختە حیزبەکەیەوە تایمی خۆی ئەو ئامانجانەی کە هەی بووە ئەتوانێت بە بێونەتانە باشی پلانتان هەیە بۆی ئەمانە بکەن ئەم ئاش بەڵێ پلان هەیە وەکو باسیشم کرد من لەگەڵ هاوسەرەکانیشا بە تایبەتی لەگەڵ کاک بافڵاکە دانیشی قسەشمان کردو و بەرنامەی زیاتری شەیە بۆی کە هەموو ئەو هێزەکانی ئاسایشی ناوخۆ و ئاسایشی کوردستان بە تایبەتی کە بە باشی بە شێوەیەکی باشتر هەم ڕێک بخرێتەوانێ هەم هەندێک کەسی تایە کە باش بەکاری نەهێناوە یا خراپ بەکاری هێناوە ئەوانە چاک بکرێتەوە ئەو هەڵانی کە دروست بۆ و کراوە پێشتر ئەوانە ڕێکرێتەوە باش کرێتەوانێ و سەرۆت و سامانی خەڵک مەحفوظ بێت و پارێزرا بێت لە پەنای دەسەڵاتی یەکێتی خەڵک نەڕوات بۆ ئەوەی مەسەرەن معیشەتی خۆی تامین کاشە بچێتە دەرەوەی سنووری یەکێتی مەسەن بەرەو بەغاب ڕایە بەرەو شوێنەکانی پرسیارەکانی من لەوەیە ڕاپەڕین وەزائیدەن شۆڕش بناغەیەکی زۆر پتە بوون بۆ ئازادی ئەمڕۆ ئەگەر بێت و وەکو بینایەک سەیریکەن دیکۆراتەکەشی و بینای لەسەر نەکەیت ئەو کاتە هەر بناغەکە بە پتەوی ئەمێنێتەوە دیکۆراتێکی بناغەکەش بە پتەی بە ڕووخاوی بێت وەکو نەبوو وایە وەکوتە مەسەرەن تۆ ناتوانانی هەتا لەسەر ئەمجادەکانێ بژیت ئێمە شۆڕاستە یەکێتی شۆڕشی کردوێتەوانێت لە دوای ئاژمەتاڵ لە دوای شکستی شۆڕشی دروست کردوێتەوانی هێزی پێشمەرگەی دروست کردوێتەوە لە دوای ئەنفالەکان ئەمەلی ئەنفال جارێککە پێشمەرگە دروست بۆتەوانێ و هیوایەکی یاوەتەوە بە خەڵک شەهیدێکی زۆر باڵوارانێکی زۆر ئەمانە هەمووی کە کرا ئەمجادن بۆ یەکێتی سەروەرین بۆ یەکێتی ئەمانە ناتوانێت تۆ هەتا شانازی پێکوی ئەگەر لە پاڵیا خزمەتی خەڵک نەکەی لە پاڵیا ئازادی فراهەم نەکەی لە پاڵیا دیموکراسی نەبێت لە پاڵیا خەڵک ئیسراحەت نەبێت و نانی نەبێ بیخوا ئەمانە کە ئەمانە نەکەیت
تا فترەیە تر دوایە خەڵک لەبیرێکێت ئێستا وەکوی تۆ باسی کرد ئەم جیلەی کە لە نەوەیەکا لەدایک بووە هەتاکو ئێستا یا ئەم جیلە تازەی با زۆر دوو نەڕێن 2003 دەمەیان 2003 هەر نازانێت سەدام حوسێن چێ بوو ئەم جادی تۆ چیە چی نییە مەکتەب تەواوکات پێویستی بە ژیانە خۆشەتیش نییە مەسەرەن باوکی ئەگەر مەعیشەتی باش نەبێ ئەویش نایبێت ینی پێویستی بۆیە کە ژیانێکی بۆ دابین کە ژیانێکی ینی لە شایستەی ئینسان بێت شایستەی مرۆڤ بێت بە ئازادی تایە بژی ئەگەر ئەمانە بە بەردەوامی بیری لێ بکەنەوە بە باشی پرۆگرامە ئەو پەرنامەی هەیەکەدای بنن پەیڕەوی بکەن من تەسەورەکەم بۆ داهاتوو لە فترێکی باشە ئەتوانین ئامانجەکان بەدی بێنەوەن زۆر باشە کاکتسا باسی لا مەرکەزیێتت کردکە یەکێکە لەوەی کە بتوانن ئێوەکو حەزە پاڵپشتی دام و دەستگا خۆجێیەکان بن بۆی بتوان باشتر خزمەتی خەڵک بکەن و باشتر بتوانن خەڵک خۆی بەشدار بێت لە حکومڕانیە چی ئەکەن بۆ ئەوەی کە قەناعەتێک دروستکەن کە ئەم لا مەرکەزیەتە ببێتە هۆکارێک بۆ خزمەتکردنی زیاتر بۆی لە حوتی سێ ساڵێکی ترا لە 30 ساڵی ئازادکردنی شاری سلێمانیە بڵین مەسەلەن کۆمەڵک دەستکەوتی تر چۆتە سەر خەرمانی دەستکەوتەکان بڵێ بەڵام پێشەوە پێشی باسی لا مەرکەزیەتەکە بکەین لەسەر ئەو حەدەسانەی دوای ئەوەی کەوا چوونە سەر بنکەکانی ئێمە هەنگە مەقەڕاتی ئێمە من حەزەکەم تەوزیحاتێ بم ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هەموو داواکارە مەدەنیەکانی خەڵکا بووین لەگەڵ داواکارە دیموکراتیەکانی خەڵکا بووین و نەک لەگەڵیان نابووین پێشڕەوایەتیشمان کردوون و لە سەرەتاشە کە ئەو داواکاریانە کرا کە زیاتر مامۆسایان کردیان کە حەقی خۆیان بوو کە چەند بە مانگێک بوو موچیان وەرنەگرت بوو ئێمە هەموو پشتیوانیەکمان کردنووە لەگەڵیشان نابووین بەڵام ئەوە وازحە لە دواییە بەڕاستی بە شێوازێک لە شێوازەکان بە لاڕیا برا ئەوە بوو ئاژاوی تێکەوە من ئەوەی ئەوەندەی ئاگامان لێبێت زۆر لەو مامۆسا ناڕازیانە کە داوای بەبەستەوە حەدەسەکە نیە ڕزای بوونی خەڵکەکە بێتە سەرت کەواتە نازێکی هەیە بەسەر بەڵێ ئەو نازەی ئەوانمان قوبول بوو و پێشڕەوایەتیشمانەکردن و پارێزگاریشمانەکردن و پۆلیسی مەدەنی و حکوومەتیشمان هەموو خستبووە حاڵەتی ئینزارەوە کەوا پارێزگاریان بکەن کەوا هیچ وتیژێک ڕوونایەوە من لە هەر خۆم کە مەسئولیە مەڵبەندە بووم لەسەرەوە تەوجیهاتم بۆ هات کەوتی نابێ خوێن لە لوتی هیچ کەسێک بێت وەکو ئاگاداریشن یەکەم کەس کە برینار بوو پۆلیسێکی چالاکی مەدەنی ئێمە بوو لە پیرەمەگرون برینار بوو وەچوونە سەر کۆمیتەکەشمان ئێمەمان توانی مقاومە بکەین پێشمان وتن فەرمووەرن چیەکەن بیکەن بەڵام نامانوێ خوێن لە لوتی هیچ کەسێ بوو ئەوە تەوجیهی سەرەکی ئێمە بوو لە حیزبەوە لە هاوسەرۆکەکانمانەوە لە هەمیان کە وتیان نابێ خوێن لە لوتی هیچ کەسێ بێ نابێت تەقەبێت بەڵام دوایی بەنەوعێ لە نەوعەکان بە لاڕیا برا ژنات کەوتەوەی کەوا شەو بێنە سەر مەقەڕاتی ئێمە ینی 12 شەو یەکی شەو شتەکە بە لاڕیابرا ئێمەش مەجبور بووین کەوا دیفاع لە عینەکانی خۆمان بکەین بەڵام بە هەموو شێوازێک ئێمە ویستمان پارێزگاری لە خوێنی خەڵک لە خەڵک بکەین کەوا خوێن لە لوتی هیچ کەسێنەیە و هیچ کەسێک زەرەر نەکات بێ مەسەلەی لا مەرکەزیەت مەسەلەی لا مەرکەزیەت ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان قەناعەتی کولیمان پێیەتی قەناعەتەکە لەوەیە کە ئێمە بڕامان بە دیموکراتیەت هەیە لە هەموو دنیای بڕۆ سەیری هەموو دەوڵەتەکانی ئەوروپا و ئەمریکا و هەموو دەوڵەتە پێشکەوتوانە بکە کەوا توانیوانە لە ڕووی ئیداریەوانە پێشکەوتن بەدەست بێنن هۆیەکیەوە بۆ کە ئەوان ئەو لە مەسەلەی لا مەرکەزیەتانیان جێبەجێ کردو هەم لە مەسائیلی ئیداری هەم لە مەسائیلی مالیە بۆ خۆی ئەمە تەوزیعی دەسەڵاتە تەوزیعی دەسەڵاتە لە هەموو دنیا ئەو تەوزیعاتانە ئەکرێ سەلاحە دەیرێ بە خوارتر کەوا دەسەڵاتەکان هەمووی لە دەستی شخصێکە کۆ نابێتەوە کە ئیتر هەموو تەوجیهاتەکان لەوە بێ لە مەسەلی لا مەرکەزیەتە ئیجتیهادی شخصی نامێنێ شەفافیت دروزە ئەبێ زیاتر وە بەرهێنیەتە پێشەوانێ هەموو ئەمانە عامیلی مسا ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو ئیتفاقیاتانەیە هەم لە بەرنامەمان لەگەڵ حکوومەتە هەم لەگەڵ حیزبەکانی کە هەم کاتی خۆی کە لەگەڵ گۆڕە هەمووی ئەو مەسەلی لا مەرکەزیەتی تایە ئێمەوە لا مەرکەزیەتێک نییە لا مەرکەزی جوغرافی نییە بە هیچ نوعێک لا مەرکەزیەک نییە بۆ جیابوونەوە نەخوێ لا مەرکەزیەتێکە لە زاخۆ هەتا خانەقین و هەتا شوێنی کە دەسەڵاتمان هەیە هەمووی لا مەرکەزی هەبێ بە شێوازێک لە شێوازەکان دەسەڵاتەکان بێتە خوارەوە بتوانین حکمێکی ڕەشید بکەین حکمێ بکەین کە خەڵک بە دڵی بێ و تاکی هەموو تاکێک مشارەکە بکات لە دەسەڵاتە بڵێ دوا سەرنج و پەیامی خۆتم پێ بڵێ کاکزا لە
سی ساڵی ڕاپەڕینی شاری سلێمانی و ئازادکردنی شاری سلێمانە؟ بەڵێ وەڵامیان دوا پەیامی من ئەوەیە من ئەم جارە زەری ڕێز و نەوازن لە بەردەم شەیدانە دانوێنم ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو پەیامی کە هەمانە مەسلەی دیموکراتیەت و لامەرکزیەتە و ئازادیە و مافی چارەی خۆنووسینە ئەمە بە هەموو شێوازێ دیفاعی لەکەین ئەوە ئیستا هاوسەرۆکەکانمان مەکتەبی سیاسیمان سەرکردایەتیمان ئەو دروشمەی کە هەڵمان گرتبوو نوێبوونەوە بوو نوێبوونەوە ئەەکەین و هەوڵی جددی بۆ ئەین شڵا ساڵێکی تر ئەم حەلە لەم شوێنەیە بە شێوازێکی تر و ئەم یادا ئەکەینەوە ئینشاءڵڵا کاک سەرکە و دوا سەرنج و پەیامی بەڕێستان لەو بەرنامەیە. وەڵام من ئەوڵام سلێمانی جاران کە هەولێر ئاوا تێخواست وەکو سلێمانی لێ بکەن سەوای لێ هاتۆ سلێمانی بەو شێوەیە ئەو بەردەوامی کە تایەتی خەڵکی سلێمانی تەبعێکی هەیە حەزی لە بەرەو پێشچوون و حەزی لە ئازادی و حەزی لە قسەکردن لە گۆڕانکارنی خێرا هەیە ئەو بەرنامانی کە هەیە لەگەڵ خواستی خەڵکات جێبەجێ بکرێت سەرکردایەتی یەکێتی لە بەتایبەتی لە سلێمانیا بیلەوە بکەنەوانێ سلێمانی بجێڕنەوانێ بۆ ساڵەکانی کە لە ڕووی ئازادیەوە لە ڕووی دیموکراسیەوە لە ڕووی پێشکەوتنەوە لە ڕووی ئەعمار و خان و بەرەو ئەو شتانی کە هەبووە بەو شێوەیە بەرەو پێش بچێت بۆ ئەوەی خەڵکەکەش بگەڕێتەوە بۆ لای یەکێتی و باوەش کاتەوە بە یەکێتیا و ئەو ڕاپەڕینیش ئەو ئامانجانی کە لە ڕاپەڕین و پێش ڕاپەڕین و لە بیداەتی شۆڕشیشەوەکە هەی بۆ بەدەستی هێناوە بە بەرزی بە سەرکەوتوی بمێنێتەوەنێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سەرکەوت حەسەن فەرماندەی پێشمەرگەی ڕاپەڕین هەروە سپاس بۆ بەڕێز دزا سەید نەزیر لە پسراوی مەڵبەندی یەکی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ هەردوومیوانی ئازم. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم لە یادی ئازادکردنی سلێمانی و لام لە سوورەکەی سلێمانی کە هێما و ڕەمزی ئازادی شاری سلێمانیە پانۆڕامامان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ.